جۆرە بازرگانیە سلێمانیە کارێنخۆ بۆ جڤاتە پارێزگەهێ ئێخستنە بەرچاو. جڤاتە پارێزگەها سلێمانیە دێ سیهۆنەهەمین کۆمبۆنە خۆیان ئاساییدا و بە مێهڤانداریە ژۆرە بازرگانیە وێ پارێزگەهێ کۆمبۆنە خۆ ئەنجامدا. دەوێ کۆمبۆنێدا ژۆرە بازرگانی کاروبارên خۆ بۆ سەرۆک و ئەندامên جڤاتە پارێزگەهێ ڕۆنکردن. سیروان محەممەد سەرۆکێ ژۆرە بازرگانی پشتی کۆمبۆنێ دێ کۆنگرەکێ ڕۆژنامەوانیدا ڕاگەاند. کارên جۆرە بازرگانی و ئینان و هەناردن بۆ جڤاتێ ئێخستینە بەرچاو. بەرسڤا وان پرسیاران jî daye ku ji lay endamên civatê ve bo hatîne arastekirin. Navbirî gojî bê çê awayekê metirsiyakên bûna kelûpelan û giranbûnê nîne û dayîxistina sinoran dîre ji rastî ye. لەسەر بانگێشی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ژووری بازرگانی و پیشەسازی بانگێشکرا بۆ ناو ئەنجومەن لەسەر کارەکانی ژووری بازرگانی و ئەو کێشە و گرفتانەی کە هەیە لە ئاسی بازرگانی و پیشەسازی و پشتوکاڵی ئێمە ڕوونکردنەوەمان دانێ بە ئەنجومەن ئەوانش کۆمەڵی پرسیاریان هەبوو لە ئێمە جوای پرسیارەکەمان دانەوە بە هەموو لایەک هەوڵ بدەین ئەو کێشە و گرفتانەی ئاسانەی هەیە کە لەسەر هێنانی کاڵاکان لە دەروی وڵات بۆ کوردستان و هەناردەکردنی لێرەوە جاریشتر و ئەو کێشە و گرفتانی پیشەسازی کە هەیە لە سنووری پارێزگای سلێمانی بتوانین چارەسەری بکەین و ئەو کاڵانی کە دەچێ بۆ مووسڵ ژووری بازرگانی بەچە کارێک هەستاوە بۆمان ڕوونکردنەوە کە بتوانین بە هەموو دایەکان و وەسی ئابووری هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی چارەسەر بکرێت و بخەینە کاریی وا کە سوودی هەبێ بۆ شارەکەمان. ئێمە دڵنیامانکردنەوە کە سنوورەکانمان کراوەیە لە هەموو لایەکەوە کاڵایەکی زۆر دێتە هەرێمی کوردستانەوە بۆ ڕۆژانە سەدان سارەی با هەڵگر دێنە کوردستانەوە بە تایبەتی شاری سلێمانیەوە بۆ ئیسا گەنجینەکان ئەتوانین بڵێین کاڵایەکی زۆریتیە هیچ کێشە و گرفتێک نییە پێمان ڕاگەیاندنکەوە هیچ لەو کاتەدا هیچ کێشە و گرفتێکمان نییە لە هێنانی کاڵا لە دەروی وڵات وەساییە و هیچ کاڵایەکی زیادە نەخراوەتە سەری چونکە ئێمە ڕۆژانە ئاگاداری بازاڕی بازرگانەکانی خۆمانین کە لە دەرەوە دێنن بە هیچ شێوەیە هیچ کاڵەیەک زیادی نەکردووە.